البته من ديرو دڵ سۆزانە قسە دەکەم هەندێک خەڵک هەر باسی جێندەر دەکەن و باسی فێمینیزم و باسی ئەوە و هەر وشەکە بەکاردێنن بەڵام تەماشای واقعەکەی ئێرە ناکەن تەماشای واقعەکەی ڕۆژاواش ناکەن ئەمن لە خۆ بەڕاستی قسە ناکەم من چوون بۆ هەندێک لە وڵاتانی ڕۆژاوە تێوە ڕاماوە و متابعە دەکەم ئەوانە بۆ زانیاریتان لەبێ ئێستا 12 جۆر خێزان پەیدا بووە ئەمە الأمم المتحدة كتابي شي دركو بناوي الأسرة والتحديات المستقبل بعربي ترجمة كراوة 12 جور خيزاني داناوة جاب تصور كان جوا 12 جور خيزان يعني يباشا وجنو بياو خيزاني آساين هذه بديك بياو آفرت وآجل بياو آجل نازارم شي زور سيرو عجائب 12 جور خيزان كانت يقرتو كان لكتابك خوي داتاني بيدا هناون بالكو هندي دلن 16 هندي دلن زياتريش ئەم جا بەتە باشە هەندێک سەرژمێرکەین بەڵام بەر لەوە بە یەقسێ ئەم کابرایە بێنم کە کابرا بۆ خۆی کردوتە ئافر دوای بۆتەوە بە پیاو ئەویش بە ناوی ئالین ویلەر دەڵێ دوای 40 ساڵ ئەو ئافرەتێک هەڵبەتە دەڵێ دوای 40 ساڵ لە هەڵی خۆم گەیشتم کە پیاوان و ئافرەتان یەکسانن لە ماف و ئەوەدا بەڵام وەکو یەک نین ژان خوای تەعالی هەر کەمێشانی بەجیا خوڵقاندۆ بەڵام لە مافەکاندا لە ئەوەدا یەکسانن تەماشا بکەن لە خۆکوشتنی هەرزەکاران و گەنجان بەتایبەت لە ئەمریکا لە ساڵی 1960ەوە تاکو ئێستا سێ بەرامبەر زیادی کردووە ژمارەی بەکاربەرانی مادەی بێهۆشکەر لە ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپا چەند بەرابەر زیادی کردووە لە 17 وڵاتی ئەوروپاییدا ئێستا بە خاکسپاردن زۆر زیاتر لە ئاهەنگی لەدایک بوون تەمان خۆتان دەزانن یعنی ژمارەی ڕۆژاوایەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەمی دەچێت ژمارەی تەلاقدان و جیابوون لە ئەمریکا وڵاتانی ئەوروپا زۆر ڕۆژێکشانەوە لە 1960 تا 90 دوو بەرامبەر لە هەندێکیاندا 4 بەرامبەر بۆتەوە منداڵانی یەک باوان کە یان بابیان هەیە بەتەنێ یان دایکیان هەیە بەتەنێ کۆمەڵی نەخۆشییان لێ پەیدا دەبن یەکەم زۆر دواکەوتون لە هەموو کایەکانی ژیاندا دوو هێندەی ئەوانی دیکە واز دەخوێندن دێنن ڕێژەی توشبوونیان بە نەخۆشیە دەرونیەکان زیاترە مادەی هۆشبە زیاتر بەکاردێنن تاوانکردن تیاندا زیاترە تا کۆتایی بە تەنیا ژیاوان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا 108.3 زیادی کردواتە ئەوانی کە بە تەنیا دەژین ئەگەر ژنن ئەگەر پیاون